سڵاو بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پێیان خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی پرتوێتان دەگەمەوە. لەم ئەڵقەی بەرنامەکەماندا باز لە کۆچ دەکەین. پرسیار ڕاستی میوانەکانم دەکەم و دەپرسم کۆچ چییە؟ کۆچی پێغەمبەر و هاوڵانی لە مەککە و بۆ مەدینە بۆ؟ گرنگی و وانەکانی کۆچ لە چیدایە؟ کۆچی پێغەمبەر و هاوڵانی لە مەککە و بۆ مەدینە ئاینی پیرۆزی ئیسلام و کاری ئیسلامی بەکوێ گەیاند؟ وەڵامی ئەم پرسیارانە لە میوانەکانم وەردەگرمەوە. طبعا دیاردی کۆچکردن وەکو لایەنە ئەگەر دینەکەی لێ دا ببڕێ دیاردیەکی تەبیعی ئەوەیە کە خەڵک کۆچەکە لە شوێنێکەوە بۆ شوێنێکی تر، بەڵام وەکو لایەنە بڵێن دینیەکەی لە مێژووی ئیسلامە بەڕاستی خۆی دیاردیەکی ڕەبانیە. من بە قەناعەتی خۆم لەبەرەوەی دیاردی کۆچکردن فەرمانێکی خواییە پێش ئەوەی کەوا ڕووداوێکی مێژوویی بێت کە ئەمە بەڕاستی کەم ئاماژەی پێکراوە. لەبەرەوەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم پێشتری تەمەن دیاردی کۆچکردن ڕووی داوە بۆ تائیف، بۆ نمونە بۆ حەبەشە دوو کۆچکردن ڕووی داوە، هەروەها کۆچکردنی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆ ئیسرا و میعراج کە چووە بۆ خزمەتی خوای گەورە، ئەمیش یەکێک بووە لە شێوەیەک لە شێوەکانی کۆچکردن. بەڵام دیاردی کۆچکردنی مسلمانان و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە مەککە و بۆ مەدینە ئەمە فەرمانێکی ئیلاهی بووە، یعنی پێش ئەوەی کەوا ڕووداوێکی مێژوویی صرف بێ. لەبەرەوەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە ڕێگەی وحیەوە خوای گەورە ئەمری پێکردووەکەوە کۆچ بکات، تەنانەت موقعەکەشی بۆ دیاری کراوە، شوێنەکانیشی پێ وتراوە و ئەوش بە سەحابەکانی ڕاگەیاندووە و ڕێگەشی داون پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە تاک و بەکۆ کۆچ بکەن. تەمە دیارە دیاردی کۆچکردن ئەوە نەبووە خەڵکی لە ترسی زۆڵم و زۆری دانیشتوانی مەکە کۆچی کردبێت، لەبەرەوەی خەڵک بۆ پارێزگاریکردن لە بیر و باوەڕ و عەقیدەی خۆی کۆچی کردو. چکۆمەگە بێت و تەماشاکەن ئەو کۆچکردنیکەوە ڕووی داوە بۆ تائیف، بڵێم بۆ حەبەشە، یعنی زۆری بنەماڵی قوڕیشیەکان بوون، ئەوانە نەبوون ئەو کۆمەڵە خەڵکی کەوا بێکەس بوونە لە مەکەیە کە لە ترسی زوڵم و زۆری بڵێن دانیشتوانی مەکە کۆچیان کردبێت لە ترسی کافرەکان. زیاتر ئەمە بۆ پارێزگاریکردن بووە لە بیر و باوەڕ، چکم بەڕاستی ئەم دیاردیە پێشووتر نەبووە لە مێژووی عەرەبە. هەتا وەکو ئیمامی عومەر ئەڵێ ئەو ئافرەتە لەگە پیاوەکە بەتەمەنێ، پیاوێکی بەتەمەن و ئافرەتێکی بەتەمەنە بینیە، بڵێن تراوە بەیانیکی زۆر بێ. ئیمامی عومەریان بینی ئەڵێ بۆ کوێ ئەچن ئێوە؟ ئەڵێ ئێمە ئەچین بۆ تائیف. ئەڵێ بۆچی ئەچین بۆ حەبەش؟ ئەڵێ بۆچی ئەچن؟ ئەڵێ بۆ ئەوەی کەوا پارێزگاری بکەین لە دینەکەمان. ئەڵێ وتی زۆر معجب بووم بەڕاستی، یعنی کۆمەڵە خەڵکێکە بێ لەو تەمەنەیە ئەو تەسحیە بەخۆی بدات کەوا کۆچکا بچێ بۆ حەبەشە، کە حەبەشە تقریبا 34 وڵات دوورە، یعنی تۆ دەریای سوور ئەبڕی ئەچیتە ئەثیوبیا، ئەچیتە ئەریتریا، پاشە ئەچیتە ئەریتریا، ئەچیتە جیبوتی، پاشان ئەچیتە ئەثیوبیا. چکم ئەثیوبیا حەبەشەی ئێستا بوو چەند شوێنێکی دوورە. ئەم پیاوە بەتەمەنە لەگەڵ ئەم ئافرەتەی ئاڵێ ئیمامی عومەر ئەمە زۆر کاریگەری بوو بۆ سەرەوەی کەوا تەئسیری ئیسلام کاریگەری هەیە بۆ سەرم. یارە هیجرەت جێهێشتنی ئەو شوێنەی کەوا لێدایک بووتە، جێهێشتنی ئەو شوێنەی کەواتیایە ژیاوی، جێهێشتنی ئەو شوێنەی کەوا خۆشی ویستووە، واتە وڵاتی نیشتیمان، دایکی نیشتیمانە دایک، یعنی وڵات شوێن کە تیا ئەژیت ئەو ئەرزی تایە گەورابی من پێوتە دایک. بۆیە ئەوەی کاتێکە بەجێ دەیەڵیت ئەو پێوتە هیجرەت لە شوێنێکەوە بۆ شوێنێکی دیکە. هیجرەت بۆ یا لە ئەنجامی زوڵم و ستەمەکان، لە ئەنجامی ناڕەحەتیەکان، لە ئەنجامی کۆسب دروستکردن، لە ئەنجامی بربەست دروستکردن، لە ئەنجامدا ئینسان بڕیارەدا کە ئەو شوێنەی تایە ژیا و تایە لەدایک بوو، تایە گەورە بووە، ئەوێ بەجێ بێڵێ بچێ بۆچی بۆ جێگایە کەوا بتوانێت کار و پیشە و ژیانی خۆی تایە سەرکەوتوو بێت لەو بارەیدا. پێغەمبەری خوا عەلەیهی سەلات وەسەلام سەرەتا هەواڵان ئەنێرە بەنهێنی بۆ شاری مەدینە، دواتریش خۆی ئەڕوات. بۆ ئەڕوا پێغەمبەری خوا عەلەیهی سەلات وەسەلام بۆ ئەوەی کەوا شوێن کەوتوانی ڕزگاری بێت. گە پێغەمبەری خوا عەلەیهی سەلات وەسەلام بمایەتەوە لە شاری مەکە بە بێگومان لەوێ لە ناڕەحەتی ئابوون، وەکو پێویست نەیانتوانی دەعوا، وەکو پێویست نەیانتوانی عیبادەت ئەنجام بدەن. بەڵام کاتێک کە کۆچەکە لە شاری مەکە و بۆ شاری مەدینە ئیتر لەوێەوە
ئەو چینی کە ئەڕوات و دوای چینیش کە لە دوای پێغەمبەری خوا دی عەلەیهی سەلات وەسەلام ترزگاریان بوو کە کاتێک ئیسلام گەیشتە مەدینە ئێتر لە مەدینەوە وردە وردە شارەکان وڵاتەکان ئازاد کران فتح کران وردە وردە دەسەڵاتدارەکان بەرەو ئیسلام دێن کەواتە هەدەف لە کۆچی پێغەمبەری خوا عەلەیهی سەلات وەسەلام ئەوەیە کەوا خەڵکی ڕزگاری بێت لە دەستی زوڵم و ستەم و زۆرداری. هیجرەت لە ئیسلامە ئەمرێکی خۆی پەروەردگارە جەلە جەلالوهو هەر کاتێک کە مسلمانان لە شوێنێکە نەیانتوانی دینی خۆی پەروەردگار بە شێوەیەکی باش ممارەسە بکەن بەڵام لە شوێنێکی تری پارچەیەکی زەویە ئەتوانرێ دینی خوا ممارەسە بکرێ بە شێوەیەکی باشتر واجبی سەرشانی مسلمانانە ئەو خاک و ئەو وڵاتە بەجێ بێڵن ئەو نیشتیمانە بەجێ بێڵن کە ناتوانن دینی خۆی تیاوەکو ممارەسە بکەن تا بڕۆن بۆ جێگەیە کە باشتر لەوێ دین جێبەجێ ئەکرێ وەلا هیجرەتی پێغەمبەرە عەلەیهی سەڵات وەسەلام ئەمە بە ئاشکرا ئەبینرێ کە ماوەی 13 ساڵ پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام لە مەکەیە نەیتوانی یەک بت بشکێنێ نەیتوانی بت لە ناو دڵ و دەرونی ئەو خەڵکیا دەرکاتە دەرەوە ئەمیش لەبەرە عینادی نەتەوەکەی لەسەر ئەو بتپەرستیە و ڕێژەی مسلمانان لە ماوەی ئەم 13 ساڵەیە ڕێژەیەکی زۆر کەم بوو کە بە پەنجەی دەست ئەشمێردران بەڵام کاتێک کە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام زانیتی بەجێهێشتنی خاکی مەکە و ڕۆیشتن بەرەو خاکی مەدینە لەوێ دینی خوا تەطبیقەکرێ فعلەن ئەوەی هەڵبژارد و هەر لەگەڵ ڕۆژی یەکەمی گەیشتن بە مەدینە ئیعلانی دەوڵەتی ئیسلامی کرد و هەر ساڵی یەکەم بەقەد ڕێژەی نەک ساڵی یەکەم تەنها مانگی یەکەم کە لە مەدینە مایەوە بەقەد ڕێژەی هەموو ئەو 13 ساڵە خەڵک مسلمان و هاتنە ناو دینی خواوە. هیجرەت واتە تەسحیەدان واتە قوربانی. هیجرەت واتە پاراستنی ئەو هاوڵانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم واتە پەروەردە زۆر واتایتر لە خۆی ئەگرێ واتە ملنەدان بۆ ستەم واتە ئۆکەی نەکردن بۆ زوڵم بەڵێ نەکردن بۆ ستەم بۆ زوڵم بۆ ئەو هەموو غەدر و خیانەتەی کە ئەو ستەمکارانە ئەیان کرد لەو ڕۆژگارەیە بۆیە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم قبوڵی ئەو ستەم و زوڵم و خیانەت و غەدرەی نەکرد ئەگەر ناخۆ بە ظاهیر و بەڕواڵەت هیجرەت وازهێنان لە شار و وڵات و گەڕەک و وەتەنی خۆت دەرکرێی ئەگەر نا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بۆ خۆی نەڕۆی بەڵکو دەرکرا بە ظاهیر ئەوە واتای ئەوە نییە کەوا سەرکەوتنی بەدەستێناوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لە ڕواڵەتەکەیە بەڵام دوجار سەی حکمت و سەیری دەرهاویشتەکان و دەرەنجامی ئەم هیجرەتاکەی کەواتە بۆمان دەرەکەوێ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەم هیجرەتەیە توانیتی هاوڵان بپارێزێ توانیتی لە دوجار بە حکمت و بە دانایی خۆی توانیتی دەوڵەت دروست بکات توانیتی ئەم دەعوەیە بگوازێتەوە بۆ شوێنێکی تر لە فەوتان بیپارێزێ لە پێناو دروستکردنی کیانێکە و لە پێناو دابینکردنی ژینگەیەکی لەبارتر و لە پێناو گەیاندنی پەیامی خۆی پەروەردگار بە بەشەریەت ئەگەر نا پێغەمبەران سەلامی خۆیان لێبێ لە هەموو کەس بەغیرەتر بوون لە هەموو کەس تا مەزرۆی لیقائی خوا بوون زیاتر هاوڵانیش بە هەمان شێوە کە پەروەردەکران و پێغەمبەران هەمویان دەرکراون هەمویان هەڕەشەی کوشتن و دەرکردن و نەفیکردنیان لەسەر بووە بەڵام کە ئەمەیان کردووە لە پێنا ئەوەی کەوا دعوەی ئیسلامی بانگەوازی ئیسلامی پەرە بسێنێ و بمێنێتەوە لەو پێناوەیە بووە ئەگەر نا پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم یاخود باقی پێغەمبەرانی تر ئەگەر مەسەلە ملنەدان بوایە و چێبڕچێ بوایە و حکمەتی لەگەڵ نەبوایە ئەوە ئەو کاتە وەکو قەسابخانەیەک هەموو خۆیان نەکردە قوربانی و کەواتە زۆر لەوە گەورەترە هیجرەت کە بە ظاهیر و بەڕواڵەت کە بیری لێکەیتەوە پێغەمبەرێک صلی الله علیه وسلم وڵاتی خۆی بەجێ هێشتووە و بەڕێکەوتووە بەرە وڵاتێکی تر. قەناعەتم وایە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فێرمانەکە کەوا ئیش بە مناظەمی بکەین یعنی هیچ شێک لەو ئیشانە ئەوەیە کەوا ئیتیخاذی ئەسباب بکرێت چونکە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئیشەکانی بە شێوەی عەفەوی نەبووە ئیشێکی زۆر منەظەم بووە پێشووتر خۆی ئامادە کردووە بووی وهەروەها سەحابەکان بە پێشووتر نێراون ئەگەر تەماشاکەن تەنها ئیمامی ئەبوبەکر لەگەڵ پێغەمبەری خوایە لەگەڵ ئیمامی عەلی ماونەتەوە لە مەکەیە
غیری ئەمانە هیچ سەحابێک نەماونەوە هەمویان کۆچیان کردو پێشووتر ئەمە پاشان پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وەکو پێشتر باسم کردم دیارە هەموو ئەوامرەکانی پێغەمبەری خوا ئیلاهی بوون یعنی لە ڕێگەی وحی بووە گەنا پێغەمبەری خوا لە خۆیەوە هیچ ئیشێکی نەکردووە و خاڵێتر لەو خاڵانە ئەوش ئەوە بوو کەوا بۆ خەڵکی بسەلمێنە کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەو هەموو سەرۆت و سامانە لە بەردەستیا بۆ بەڵام پێغەمبەری خوا دەستی بووە پارەی کەسێک نەبردووە بیبا لەگەڵ خۆیان ئەوە ئەگەر خەڵکێکی تر وایە ئەویت هاتوون بمکوژن لەوانەیە منیش بەرامبەر بۆی کەوا هاتوون ئەو شتم لەگەڵا بکەن لەوانەیە سەرۆت و سامانەکانیان بەرم بۆ ئەوەی کەوا ئێمە وامان لێ نەکە هەندێک جارەیە کۆمەڵێ مبەڕڕ بێنینەوە بۆ خۆمان بۆی کەوا سەرۆت و سامانی حتا کافریش داگیر بکەن کە بەمەرجێک ئەوان زوڵم و زۆریشیان لە خەڵکی کرد و سەرۆت و سامانی زۆری مسلمانەکانیشان داگیر بۆڵام پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەستی نەبردوو بۆ سەرۆت و سامانەکانە و هەروەها ئەمە وەکو بانکێک وایە ئەگە پێغەمبەری خوا بەس بۆ نمونە ئەو پارەی حیزت کردا بە ئیتر ئەمری بازرگانی ئەوە سالەمەکەیە يعني تماشاك بيغمر خو لا انسان يكو بيغمر كم شيء كدوا وخالي شيء لو خالنا ايش او بوكوا امام علي لشو خويدانا وكان زيكتين كسبوا ولا درجه قرابه يا اخويا وباشان جراءته اسلام برين ازايتي امام يعني كلو 8 زور قولشنا ولا شنو خويدانا وبوكوا امانه كان بيجينيتو دسي خلق ئەگەبێت و تەماشای کۆچکردنەکە بدی چەلو دەرزانە ئەوە بووەکەوە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زۆر بە شێوەیەکی جوان ئەو حشترانیکەوە ئامادەی کردووە 2 ڕۆژ پێشەوە ئامادەیان کردووە خواردنێکی چاکیان بدە ئیشیان پیان نەکردووە بە ئیمامی ئەبوبەکری وتووە شێوەی کۆچکردنەکەیان بە ئاراستی پێچەوانی مەدینەوە بوو هەنی ئەگەبێت اینجا ڕۆیشتن بۆ بڵێن ئەشکەوتی ثەور لە ئەشکەوتی ثەور بۆ ماوەی 3 ڕۆژ ماونەتەوە یعنی ئەگەبێت و لە ئەشکەوتی ثەورەوە تەماشای مەکە بکەین ناو مەکە دیارە سبحان الله يعني بقى تماشاك براسي اما برين درسي كي زور عجيبي تاع ابو بيغمر وانت بيغمر خاص اصلا مسير روج امينه تولي واعتمادك تسر كافري كيش كاتك اي كبدلي كابلاي كوري ريقطه ككلي دي با وكو دليل بريباري داوتي وبيشو تريش كتشون يشي خبري بو اني يشي حيوان كان اني بوی کەواشیرەکەین کە یەکێک بەسەری هاتی ئەپەڕێ بەس حیوانەکان بەسەر پیانە و هەروەها کچەکەی ئیمامی ئەبوبەکر خواردنیان بۆ ئەبا و بە بەردەوامی مراقبەی مەکە ئەکا بزانە هەواڵ دەربارەی ئەوان چییە و هەروەها کافرەکان کە دێن بۆی بۆی کەوا خەڵکی هەم اتخاذی ئەسباب بکات هەم لەگەڵ ئەوەش تەوەکولی بەخوا بێت بەڕاستی زۆر مهم بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه و کافرەکان هاتوونە خۆگە بێت و ئاوا سەریان چەند تۆزی سەریاندا بگدا بە پێغەمبەری خۆیان نەبینی بەڵام پێغەمبەری خوا صلی الله علیه و ئیمامی ئەبوبەکر بۆچی وا بێ تاقەتی والله أترسم من بنوتي ما بالك باثنين الله ثالثهما يعني أما بلغي لسر وكوا بيغمري خوا صلى الله عليه وسلم زور توكلي بخوا بزور يقيني بخوا خوا يقول سر كوتني بدا سيري وما فتري إن جد وهي الرجال شيء تري قلتوا تبر بيغمري خوا صلى الله عليه وسلم أما براسي درس واني كي زور قرنجا بو إما نبي بوشناني أفرين هندي جاري كواشوني كي شاي آخر كي بياتي أفر بيغمري خوا صلى الله عليه وسلم بعكس أرسطو شو تسر كنا ركاني دريا يسور وروها لبين شيا كان يبوي كوا زور بدك من خلق بورجع يروش يعني قبيته وما بين 6 كيلومتر بيه أو 6 كيلومتر بريو بيغمري خوا صلى الله عليه وسلم دخيلاني أم فترة زمنيشة طبعا ديار سراقي كوري مالك أيش بقولوا كساني كم رشح بوك بيجري يعني بيغمري خوا إمامي أبو بكر تسميها كلا بريو أن سطح شتيان كتبوا بوي كبدري بدياري بوهر كسي إمامي أبو بكر وبيغمري خوا زندويتي تسليميان كان ما ممكن كاتي كان زيك بيتو اللي لدوايا تبوي درك وكبوها نقدر تسليم بو مسلمان بو بس شيب كمن چی تانی وبتام کم علي برو اما هیچ معناه بس خبرك ما جاين بخلق او اما هردو بازم كيسرات الدنيا كاتك امبراطوريتي فارس فتح كده يعني امش بلغي لسلوكا بيغمري خوا صلى الله عليه وسلم زور بالثقي بخو باشن صحابي كان عليه لهموش شركه دوي سراقي كوري مالك برداري بو استفيشو ناطرسي شيء بي ايوه من شيء حتى امبراطوريتي فارس فتحنا كده كان شلون تي لبروي بيغمري خوا وعدي بيم داوا ابي هردو بازم كيسرا بدياري بدري بمن اما بلغي لسلوكا بيغمري خوا صلى الله عليه وسلم لو ريقش طبعا ديار كومري معجزي زور گرنگە بۆ کە چۆتە لای و معبەد دێ ماوەتەوە کە چۆن ئەو شیری داوەتی و پاشان مێردەکەی هاتۆتەوە هەواڵی پرسیە و ئیبن مەسعود دەوازان لە ڕێگا ئەیبینێ و پاشان ئەچێتە پێشەوەی کەوا بکاتە مەدینە چەند ڕۆژێک ئەمێنێتەوە بۆی کەوا ئینسان کاتێکە سەفەرە هاتەوە نابێ مباشەرەتەن بڕاتەوە بۆ ماڵەوە بێ بەلای کەم و خۆی پاک کاتەوە خۆی جوان کاتەوە یعنی یەکەم ئیشی لە مەدینەیە ئەو بووەکەوە مزگەوتی دروست کردەوە تەمەن دیارە مزگەوتی قوبا پێشەوەی کە بگەوە پێشتر لەناو مەدینەیە نەبووە بەڵام دوای هوردە و دە مەمروری زەمن ئەم شارە گەورە بووەتەوە ئیتر ئەو برین مزگەوتە کەوتۆتە ناو مەدینەوە کە ئەم بەڕاستی کۆمەڵە دەرس و عیبرەتی زۆر گرنگە بۆ ئینسانی ئیماندار بتوانێت ئیسفادەی لێ بکات وانەی زۆری تێدا یعنی ئێمە دەبینین لە ئیسلامدا زۆر بۆ نەموناسەبە هەیە ئیسرا و میعراجمان هەیە ولادەتمان هەیە بیعثەتمان هەیە یعنی زۆر بۆنەمان هەیە بەڵام دەبینین لە ناو هەموو بۆنەوەکان و مناسەبەکانە لە زەمانی عومەری کوڕی خەتابە ڕزا و ڕەحمەتی خوای لێبێ کۆچ هەڵەبژێرێت بۆ لەبەر ئەوەی کەوا کۆچ بۆ وەچەرخانێکی مێژوویی لە ئیسلامدا بۆ وەچەرخانێکی مێژوویی لە ئیسلامدا کە خەڵکی هیجرەتی کرد
لە کوفرەوە بۆ ئیمان، لە باڵتیلەوە بۆ حەق، لە کەم و کوڕەکانەوە بۆ پڕەکان، لە خراپە بۆ چاکە. وە میشک لە وانەکان ئەوەیە کە ئینسانەکان ڕزگاریان بووە و هەروە بۆچی کۆچی هەڵبژێرا لەبەر ئەوەی کەوا وانەی زۆی تدا. بۆیکە لە وانەکان ئەوەیە کە پێمان ئەڵێت ئینسان نابێ هەتاک و سەر لەژێر دەستی زوڵم و زۆرداریە بژێت، ئیلا دەبێت گۆڕانکاریەک بەسەر ژیانی خۆیان بهێنێت. چونکە ئەگەر تۆ هەموو کاتێک وتە سەمیعنا و ئەتەعنا بۆ زوڵم و زۆرداری، بە بێگومان ئەو زوڵم و زۆرداریە هەر بەردەوام ئەبێت. ئەگەرنەوە جاچێن کەسێک دەسەڵاتدارێک وتی هەر کەسێک بەسەر ئەم پردەیە تێپەڕی دەبێ ڕوپێکی لێ بسەنن، ئەڵێ هەر بەردەوام و کەس لەگەی نەکرد. لە دواتر پاشا بڕیای داودی میکەم بە 2 ڕوپیە، ئەلە هەر خەزەنی نەکرد. ئەلە پاشا بڕیای دەدی هەر کەسی ئەو ڕەت بوو سلەیەکی لێ بدەن، ئەلە هەر کەزەنی نەکرد. ئەلە وتیان هەر کاتێ لە دوای ئەوە هەر کەزەنی نەکرد وتی کە ڕۆی وتی شەقیشی لێ بدەن. کەواتە مانەوە لە ژێر دەستی زوڵم و زۆرداری وە کارێکە بۆی کەوا نە خۆت ئیسراحەت کەیت نە خەڵکی دوای خۆت ئیسراحەت کەیت. وانەیەکی دیکە فێرمانەکات کە پارێزگایی لە ئەمانەت کەین. پێغەمبەری خوا عەلەیهی سەلات وەسەلام کاتێک کە کۆچ ئەکات ماڵی لایە، چونکە پێغەمبەری خوا تەعریف و پێناسەی لە شاری مەککە بەچی بووە؟ بە سادیق الئەمین. بەڵام پێغەمبەری خوا نایەوێ کاتێک کە ڕۆی خیانەت لە چی بکات؟ لە مڵک و ماڵی خەڵکی کات. لە کاتێک خەڵکی پێوتە سادیق الئەمین و کاتە خەڵکی باوەڕی پێ ناکرد، ئەویت خۆشی ڕۆیشت و ماڵی خەڵکیشی برد. دەبین پێغەمبەری خوا عەلەیهی سەلات وەسەلام ئیمامی عەلی دانا بۆچی بۆی کەوا مڵک و ماڵی خەڵکی بگێڕێتەوە بۆچی بۆ کەسوکاری خۆی. وانەیەکی دیکە دەبینین پێغەمبەری خوا سەڵسەڵام کاتێک کە شۆرەکە کۆچەکە لە مەککە بۆ مەدینە، مەدینە ناوی چی بووە؟ یەثریب. بەڵام کاتێک کە پێغەمبەری خوا ئەچێ بۆ ئەوێ ناوێنن چی؟ مەدینە. چەند ناوێکی خۆشە. بەوتنی مەدینە ئینسان هەست بە چیەکە؟ هەست بە ئارامیەکەت، هەست بووەکە کەوا خەمێک ناڕەحەتیەک تیبە یان تابە دەبینین ئەمانە دروست ئەبێت. وانەی هیجرەت فێرمانەکە کە ئینسان لە خزمەتی پێغەمبەرەکەی بێ عەلەیهی سەلات وەسەلام. ئیمامی ئەبوبەکر لە خزمەت پێغەمبەری خوا بوو صلی الله عەلەیهی وسەلەم، بەڵکو ئیمامی ئەبوبەکر خەمی خۆی نەبوو، بەڵکو خەمی پێغەمبەرەکەی بوو عەلەیهی سەلات وەسەلام. فەرمی لا تەحزەن ئین الله معنا، نەوەکو بەترسی، فەرمی خەمیش مەخۆ، دڵگرانیش مەبە، خوا لەگەڵماندایە. کاتە فێرمانەکە هەر شتێک، هەر کارێک، هەر قسەیەک، هەر هەنگاوێک، هەر نووسینێک بۆ خوا بیکەی لا تەحزەن. بەڵام ئینسان لە پاش قەدەری خوا دەوێت ئەسباب بگرێتە دەست، قەت بێتاقەت مەبە ئیلا خوای پروردگار سبحانه وتعالى یارمەتیت ئەدات. وانێکی دیکە فێرمانەکات جێهێشتنی نیشتمان زۆر ناخۆشە. وڵی کاتێک کە تو ئێستا لە ماڵی خۆتە خانووکە بەجێ دەهێڕیت، بارەکەی لەم کۆڵانە بۆ ئەو کۆڵانە، لەم شقام بۆ ئەو شقام، لەم شار بۆ ئەو شار، حەز بە ناڕەحەتیەکەی. چونکە کۆمەڵێک لە کەسوکار و خۆشەویستان و هاوڕێ و عەزیزان بەجێ دەهێڵیت، یعنی بە خەم ئەڕۆیت. جارێکی دیکە کە ئەیان بینیتەوە دەبینی هەست بە چیەکەی؟ هەست بە ناڕەحەتی ئەەکەیت. بۆیە هیجرەت لە ئەنجامی چی دروستە بێت؟ بەیکە بڕیاریان داوە وإذ يمكر بك الذين كفروا ليثبتوك أو يقتلوك أو يخرجوك ويمكرون ويمكر الله والله خير الماكرين. یان دەستەمۆیکەن، یان بیکوژن، یان دەریکەن. بەڵام خوای پەروەردگار سبحانه وتعالى دەبینین چیە کات؟ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ڕزگاریان ئەکات. وانێکی دیکە دەبینین کۆچ کوای کرد هەتا لە مەکەیە بێت، خوای گەورە ئاەتەکانی یا ئەیوهە الناس، ئەی خەڵکینە، بە نێر و مێوە، بە باوەڕدار و بێ باوەڕ و بانگ ئەکات.
بەڵام کاتێک کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کۆچەکە لە شاری مەکە بۆ شاری مەدینە زۆربەی زۆری ئاەتەکانی شاری مەدینە یا ئەیوهە الەذینە ئامەنوا چونکە چیە کۆ بۆ تۆ لەوێ ئەوەی کە ئیمانەکەی پاڵی پێناوە ئەوەی بەجێ هێشتووە ڕۆیشتۆ بۆ ئەوێ لەوێ دەبینین جارێک ئاەتی یا ئەیوهە الەذینە ئامەنوا بە زووی دێتە خوارەوە کە ئەویش ئیشارەیە بۆی کەوە خەڵکی بەگشتی لەوێ زیاتر ئەهلی ئیمان دروست ئەبێت بۆ چرخانێکی گەورە ئەم کە خاڵە زۆر مهمە دوو عەشیرەتی گەورە لە شاری مەدینە هەن بە ناوی ئەوس و خەزرەج لە تۆژینەوەکان سیرەز باشەکان ساڵانێکی زۆرە کێشە و ململانێ و خوێنە ڕشتن لە بینی ئەم دوو قەبیلە گەورە هەبووە بەڵام ئەفەرمێت کاتێ ئاشتەوایی کاتێک برایەتی دروستە بێ لە چی کاتێکە لەو کاتەی کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەگاتە ئەو شارە برایەتی دروست ئەبێ لە نێوان کێیە ئەوس و خەزرەجە وڵا بە تاکید هیجرەت خاڵێکی زۆر گرینگە چونکە بەڕاستیەوە بە چاو خۆمان ئەبینەگە سەیری سیرەی پێغەمبەر بکەین عەلەیهی سڵات وەسەلام يعني هەموو کەس قەناعەتی وایە کە پێغەمبەری خوا عەلەیهی سڵات وەسەلام 13 ساڵ لە مەکە مایەوە ئەو 10 ساڵەی تری تەمەنیشی لە مەکە بمایەتەوە نەیەتوانین دەوڵەت دروستکە و هەر وەکو خۆی ئەمایەوە و کاتێک ئەو سەری ئەنایەوە ئەڕۆی بۆ قیامەت ئیسلام بەبێ دەوڵەت ئەمایەوە دەوڵەتیش ئەگەر لە سەردەمی پێغەمبەر عەلەیهی سڵات وەسەلام دروست نەکرایە بە تەئەکید لە دوای ئەوە زۆر زەحمەت بوو دروستکردنی چونکە بەبوونی شەخسیەتی پێغەمبەر عەلەیهی سڵات وەسەلام کەسایەتی پێغەمبەری خوا و بەبوونی دابەزینی وەحی بە بەردەوامی وێک لە دوای یەک واتە مڕاعات و چاودێری خوای پەروەردگار بۆ عەبدەکانی کە بەردەوام پەیوەندی پێیانەوە هەبووە لە ڕێی جوبرائیلەوە عەلەیهی سەلام کە وەحی گەیانەوە بە پێغەمبەری خوا ئاوا بکەن ئاوا بڕۆن ئەگەر لەم قۆناغەیە نەتوانرێت دەوڵەت دروستکرێ دوایی بەنەمانی کەسایەتی پێغەمبەرەوە عەلەیهی سەلات وەسەلام و بە پچڕانی وەحی لە بینی ئاسمان و لە بینی زەویە بە تاکید زۆر زەحمەت بە دروستکردنی ئەو دەوڵەتە بۆیە گرنگیەکی زۆر گەورەی هەبوو بەڕاستی لە سەردەمی پێغەمبەر عەلەیهی سەلات وەسەلام و لە پاش ئەوەش بەڕاستی یعنی ئێمە ئەگەر حتا ئەگەر تەنها ئیسلام بە مقارنە نهێنینەوە ئەگەر جوولەکە بە مقارنە بهێنینەوە جوولەکە هەتا ساڵی 1948 پەرتەوازە بوون لە ئەنحای عالەمە دەوڵەتێکیان نەبوو بەڵام کاتێک کە لە ئەنحای عالەمەوە هجرەتیان کرد ڕۆیشتنە فەڵەستین لەوێ دەستیان کرد بەسەر خاکی فەڵەستین و دەوڵەتی ئیسرائیلیان دروست کرد کە ئێستا کیانێکی زۆر گەورەیان هەیە هەرچەنە ژمارەشیان زۆر کەمە هیجرەت چۆن بۆ ئیسلام گرنگ بۆ بەڕاستی بۆ غێری ئیسلامی شاواتوانیوێتی ئیسفادەی لێ بکە و ئەگەر سەیری ئەمریکا بکەین خاکی ئەمریکا سەرتاپای وەختی خۆی هەندێ سوورەکانی لێژیاون بەڵام کاتێک کە ئینگلیز لە بەریتانیاوە ڕۆیشتون بۆ ئەو شوێنەی کە ئێستا پێی ئەوترێی ویلایەتی متحیدەی ئەمریکی وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکا و لەوێ هەموو هەندێ سوورەکانیان کوشت و دەربەدەریان کردن و بۆ خۆیان دەستیان کرد بەسەر ئەو خاکەیە و هیجرەتیان کرد لە بەریتانیاوە بۆ ئەوێ ئێستا ئەمریکایان لێ دروست کردو کە بەو جۆرەیە بۆیە بەڕاستی هیجرەت یعنی لە هەموو حاڵەتێکە بۆ کەسێکەوە هەست بکا لەوەی کە لێرە من ناتوانم هەدەفەکانم جێبەجێ بکەم بەڵام لەوێ ئەتوانم هەدەفەکانم جێبەجێ بکەم و ئەشتوانم هیجرەت بکەم بۆ ئەو شوێنە بەڕاستی دەوری تایبەتی خۆی ئەبێ بەنسبەت وانەکانی هیجرەتەوە وانەکانی هیجرەت زۆر گەورن بەڕاستی ینی ئەگە سیر بکەین لە ژیانی پێغەمبەر عەلەیهی سەلات وەسەلام هیچ هەنگاوێکی پێغەمبەری خوا نەبووە عەلەیهی سەلات وەسەلام وانەی زۆر گەورەی تیا بەدی نەکرێ لە مەسەلەی هیجرەتە ئەو وانانەی کە مسلمان بە ئاشکرا و بەڕوونی ئەیبینێ یەکێ لەوانە الصراع بین الحق والباطل صراع قدیم کێشەی نێوان حەق و باتیل هەر لەو ڕۆژەی کە خوای پەروەردگار ئادەمی دروست کردووە عەلەیهی سەلات وەسەلام حتا وەکو ئەمڕۆ کە خۆمانی تیا ئەژین سراعێکی بەردەوام بووە حەق کە ئادەم بووە عەلەیهی سەلات وەسەلام باتیل کە شەیتان بووە حەق لای ئادەم بووە چونکە ئادەم هیچ زوڵمێکی نەکردووە هیچ ستەمێکی نەکردووە درۆی لەگەڵ کەسان نەکردووە خیانەتی لە کەس نەکردووە و کەسیش هێڵ نەخەڵەتانوە بەڵام باتیل شەیتان بووە کە درۆی کرد بە ئادەمی وتی هل أدلكم على شجرة الخلد وملك لا يبلى کە لە کاتێکە وا نەبوو نە شەجەرەة الخلد بوو نە ملک لا يبلى بوو ئەم جار دوایی خیانەتی کرد بە ئادەمی وتیەوە خوا بۆیە پێتانەڵی لەم دارە مەخۆن چونکە لەم دارە بخۆن واوە ئیسفادە ئەکەن بەڵام دوایی خیانەت بوو کردی لەگەڵ ئادەمە عەلەیهی سەلات وەسەلام بەهۆی ئەوەوە ئادەم لە بەهەشت دەرچۆ دەرەوە و هەروەها تەکەبوری نوان لەوەی کەوا خوای پەروەردگار ئەمرێکی پێکرد بەس ئەمرەکەی جێبەجێ نەکرد بە هەر حاڵ ئەم سیراعە لە ڕۆژی دروستبوونی ئادەمەوە هەتاوەکو ئەمڕۆ ئێمە ئەبینین یەک هەنگاو نەبووە یەک ساد نەبووە لەسەر زەویە
ئێمە ئەگەر سراعێک لە بینی حەق و باتیلا نەبینین. خی پەروەردگار کە باسی سیرەی سەرجەم پێغەمبەرانەکە سەڵات و سەلامی خۆیان لێبێ پێغەمبەرێک نەهاتووە ئللا دوژمنی هەبووە لە بەرامبەر سراعی لەگەڵا کردووە. ئەمە سراعێکی بینی حەق و باتیل بووە بە بەردەوامی و قەناعەتمان ئەبێ وابێ ئەمڕۆژ هەر بەردەوامە هەتا ڕۆژی قیامەتیش بەردەوام بۆی موسڵمان ئاگادار بێ دژمنانی ئێمە قەت واز لە ئێمە ناهێنن ئەبێ حەزەری خۆمان بەردەوامی وەرگین. ئەمە خاڵی یەکەم. دوو مەکر خصومە داعوەتی بداعیەتی ئەمر مستمر متکرر. یعنی کاتێک کە دژمنانی دین سراع لەگەڵ ئێمە ئەکەن قەتی جواز لەوە ناهێنن کە فێڵ و تەڵەکەمان بۆ دابنێن دایمە فێڵ و تەڵەکەی ئەوان بە بەردەوامی. ئەها پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام لە ئەمینیا پیانەوت محەممەد الئەمین، لە دەستپاچیا دەستپاک بوو، لە ڕازگۆییە صادق الئەمین بوو، لە حەچی سیفەتا هەیە لە بە ئەخلاقترین مرۆڤی ناو مەکە بوو. بەڵام لەگەڵ ئەوەشە ئاخر شت هاتنە سەر ئەوەی پێغەمبەر صلی الله علیه و سلم بۆ هیجرەتی کرد. خی پەروەردگار ئاگاداری کردەوە فەرمووی قوڕەیش ئیمڕۆ دانیشتوونە بۆ ئەوەی یا بتکوژن یان شار بەدەرت کەن یا بتکەنە ژوورێکەوە سزنت بکەن و دەست و قاچت ببەستنەوە ئیتر نێڵن بێتە دەرەوە و دەست لە هیچ کەسێک گیر بێ. مشهوری خۆت خۆ بڕۆ خاک بەجێ بێڵە، وڵات بەجێ بێڵە و نیشتیمان بەجێ بێڵە. پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کە ئەو ڕۆژە بڕیاری هیجرەتی دا کە بۆ شەو لەگەڵ ئەبوو بەکر ڕەزای خوای لێبێ دەرچن بڕۆن لەبەر ئەو بڕیاری قوڕەیش بوو کە بڕیاریان دابوو ئەم شەو بیکوژن و لاهی بەرن. بۆیە ئیمامی عەلی لە جێیەکەی خۆی دانا و شەو دەرچۆ دەرەوە. خاڵێککە دقة التخطيط والأخذ بالأسباب. ئەوانەی لە هیجرەت وەری ئەگرین پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام چەند نەخشەیەکی وردی داڕێژاوە بۆ هیجرەت. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کارەکانی هەمووی بە نەخشە بووە، هەمووی بە بەرنامە بووە، هیچ شتێکی عەفەوی نەکردووە. چونکە شتی عەفەوی بەڕاستی نەجاحەتی زۆر کەمە و سەر ناگرێ. بۆیە پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام کارەکانی بە تەخطیط بووە. یعنی سەیرەکەی یەکێک لەو نەخشانەی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام ئەوە بوو لە گەرمای نیوەڕۆیە چوو بوو ماڵ ئەبوو بەکر. لە کاتێکە عایشە ڕەزای خوای لێبێ ئەفەرمێ لە تەمەنی پێغەمبەری خوایە نەهاتوو ماڵ ئێمە لە گەرمای نیوەڕۆیە یا لە بەیانی زوو هاتۆ یا ئێوارە کە بە گەرمای نیوەڕۆ هاتووە خۆشم و باوکیشم تێگەیشتین ئیلا شتێکی زەرور هەبوو بۆیە پێغەمبەر صلی الله علیه و سلم بۆ بە گەرمای نیوەڕۆ چونکە مشریکەکانی قوڕەیش هەموو لە گەرمای ئەخەوتون لە ماڵەوە کەس ئاگای لێ نەبووە بە چوونی پێغەمبەر بۆوێ بەڵام بەیانی بڕۆشتە ئێوارە بڕۆشتەوان بە خەبەرە هاتنەوە. یەکێک لە ئەو نەخشانەی کە لە هیجرەتا پێغەمبەر صلی الله علیه و سلم دای ڕۆشتووە ئەوە بوو بە شەوێکی درەنگا دەرچوون. شەو خەڵک هەمووی خەوتووە کەسیش چاوی لێ نییە و لە قاپی پشتەوەی ماڵی ئەبوو بەکر دەرچوون. قاپی پێشەوە دایمە خەڵک چاوی پێوەیەتی بەڵام لە قاپی پشتەوەی ماڵی ئەبوو بەکر ڕەزای خوای لێبێ دەرچوونە دەرەوە. و هەروەها عەبدوڵای کوڕی ئەرەیقەتی بەکرێ گرت کە ڕێگایان پێنیشاندا چونکە خوای پەروەردگار جەلە جەلالوهو زۆر ئاسان و سەهلە بەلایەوە جوبرائیل بنێرێ و پێشیان بکەوێ و دایمە لەگەڵیا بوو بە وەحی بڵێ ئەی محەممەد لێرە بڕۆ لەوێ بڕۆ. بەڵام پێغەمبەری خوا عەلەیهی سەڵام فێرمان ئەکا کە ئیش بە نەخشە بکەین و ئەسباب بەکاربێنین. عەبدوڵا کابرایەکی مشریک بوو بەڵام پێغەمبەر صلی الله علیه و سلم قبولی بوو بۆی مەبلەغی پارەی داپی وتی تۆ ڕێگای مەدینە شارەزای ئێمە شارەزاین وەرە پێشمانکەوە تاوەکو لەم سنوورە دەرمانەکەیت و مانگەیتە سەر ڕێگای مەدینە ڕۆی لەگەڵیانە. هیچیشکە لەو نەخشانە ئەسمائی کچی ئەبوو بەکری دانا ڕەزای خوای لێبێ بێ وردە نزیک بێتەوە لێیان بەهۆی شوانێتێکەوە خواردنیان بۆ بێنێ شتیان بۆ بێنێ. و هەروەها نەخشەی تریش زۆر بەڕاستی لە هیجرەتە عەلی کوڕی ئەبی تالیب لە جێ خۆی دانا چکە زانیتی شەو دێنە سەری وتی با مطمئین بن منوال ناوجەیەکی ئاخەوتومە نازانی عەلیە هەتا بەیانی قسەیەکەن چوونە سەری سێکەن عەلی کوڕی ئەبی تالیب لە ناوجەیەکی ئاخەوتووە. خاڵێککە لەو دەرسانەی کە ئێمە لە هیجرەتا وەری ئەگرین الئیمان بالمعجزات الحسیە یعنی معجزەی زۆر عەجایب لە هیجرەتا هەبووە کە یەکێ لەوانە پێغەمبەر صلی الله علیه و سلم ڕاتە ناو ئەشکەوتێکەوە لەگەڵ ئەبوو بەکر ئەشکەوتی غاری ثور یعنی غارێکە تۆزێک یعنی بەڕاستی کاتێک کە ئینسان لێ ئەڕواتە پێشەوە ئەبوو بەکر ڕەزای خوای لێبێ گەڕێتەوە فەرمێ وەڵڵاهی ئێمە قاچی مشریکەکانمان هەموو لێوە دیار بوو ئەڵێ هەر کەسێکیان سەری دابنەوە نایە ئێمە یەبینی بەڵام خوای پەروەردگار چۆریانی کرد بەم هەموو مشریکە چوو بوونە سەر ئەو غارە ئەم دوو نەفەریان لە ژوورەوە نەدی. گەورەترین شتێک کە خوای پەروەردگار لەوێیان وانی ئەو عنکەبوتەی هێنا ئەو جاڵجاڵۆکەی هێنا لە مسافەیەکی کەمە خێرا ئەو هێلانەی دروست کرد کە لە کاتێکان مشریکەکان سەیری دەرگاکەشیان کرد وتیان بەمە جاڵجاڵۆکەیەک لێرە ئەگەر خەڵک بچوایەتە ژوور ئەم جاڵجاڵۆکەی هەمووی ئەم هێلانەیە تێک چوو بوو. ئەم جار معجزەیەکی زۆر گەورە سوراقەی کوڕی مالیک کەوتە دوایان بۆ ئەوەی سەد حوشترەکە بەدەست بێنێ بەڵام کاتێک کە نزیک بۆ سوراقاڵێ لە ژیانمان مشتی وام نەبینیوە لەو تەختایە قاچی ئەسپەکەم
ئەدوت ساتماکە ئەو شتێک لە بەردەمیایەتی بەدەما ئەکەوت دەجار من بەدەما کەوتم و هەڵساومەتەوە هەستم بە شتێکروتم قەستم بەخوا ئەمە شتێکی تایە قاچی ئەسپی من قەت ئەوها بەدەما نەکەوتوە ئاوا هێستر ئەسپم بەدەما نەکەوتووە و من سوارێکی چاکم ئەم جارێکیشکە لە معجزەکان بە سوراقەی وت پێغەمبەر صلی الله علیه و سلم فەرمووی ئەگەر وعدمان پێ بدەی ناومان نەهێنی مژدەت پێ ئەدەم بە بازنگەکانی کیسرا لە کاتێکا وەگەوە وایە ئێمڕۆ من و تۆ بە خەڵک بڵێ وعدت پێ ئەدەم ئەو پەنجەرەیە لە کۆشکی سپی ئەمریکایە ئەیدەم بە تۆ ئێکا کە پەنجەرەکەی هیتوێت و دەسەڵاتی چی تێ بەرامبەر بە ئەمریکا ئەمڕۆ ئێمە چەند بێ دەسەڵاتین بەرامبەر بە کۆشکی سپی لەو قووەت و هێزەی کە ئەمریکا هەیەی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەو کاتە ئەو ڕۆژە ئەوە نەبێ دەسەڵات و بەرامبەر بە کیسرا بەڵام وعدی بازنگەکانی کیسرای پێدا بەڵام فعلەن ڕۆژگار هات و ڕۆی ئەو ڕۆژەی لە زەمەنی عومەری کوڕی خەتابە کیسرا کەوتە بندەستی مسلمانانەوە بازنگەکانی کیسرایان هێنا بۆ ئیمامی عومەر کەس لە بیری نەبوو سوراقەوتیەوە هی منە تیان بۆ هی تۆیەوتی بابە من ڕۆژێک پێغەمبەری خوا وعدی ئەم بازنگانەی پێداوم اینجا بیریان کەوتەوە فەرمودەکەی پێغەمبەر صلی الله علیه و سلم بازنگەکانیان بە هەدیە داپی وانەکانی کۆچ ئەو دەرسانی کۆچ گەلێک زۆرن ئێمە توانین پوختیان کەینەوە وانەکانی کۆچ ئەوە نین لە کتێبێکا بنووسریان لە کتێبێکا بخوێنرێتەوە بەڵکو وانەیەکی مەیدانین وانەیەکن پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە ژیانی ڕۆژانی خۆیان بە کردەوە پیشانی هاوڵانی داوە یەک لەو وانانە ئەوەیە کەوا پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بە ئێمە یەڵێ من وەتانم زۆر خۆشەوێ من نیشتیمانم زۆر خۆشەوێ بە سروش ئینسان نیشتیمانی خۆی خۆشەوێ ئەو شوێنەی کە لی دانیشی ئەو شارە ئەو وڵاتە ئەمە ئازایەتی نییە ئەمە لە ناخی ئینسانە هەیە کە ئینسان ئەو شارە و ئەو وڵاتی خۆی خۆشەوێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کاتێک کە ناچار ئەکرێ ئەو وڵاتە بەجێ بێڵێ لە نێوان کۆمەڵێ بژاردەیە بژاردەیەکیانەوەیە کەوا تەسلیم بە واقیع بێ کە تەسلیم نابێ پێغەمبەران هیچ کات تەسلیم بە واقیع نابن ئامادەن بکوژرێن ئامادەن هیجرەتکەن بەڵام ئامادەنین تەسلیم بە واقیع بن ئامادەنین بەڵێ بۆ ئەو زوڵم و ستەمە بکەن بۆیە بیر لەواکەنەوە ئەو وڵاتە خۆشە بەجێ بێڵن ئەو وڵاتی کە ئینسان بە سروشتی خۆی هیچ کەس با مزایدە نەکا بەسەر هیچ نەتەوە و هیچ میلەت و هیچ کەسێکە کە من وەتەنی ترم من نیشتیمانی ترم چونکە ئینسان هەر ئەو شوێنەی کە لی دانیشێ ئەو شارە ئەو گوندە بە سروشت خۆشی ئەوێ ئەو شتێکە سروشتیەک پێویست ناکە ئینسان منەت و مزایدەی پێ بکا بەسەر بەرامبەرەکانیە بۆ یەک لەوانەکانی کۆچ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم لە یەکەم هەنگاوی کۆچە ڕوو ئەکاتە مەککە وەڵێ مەککە تۆم خۆشەوێ بەڵام وانەیەکی تر لەوە گرنگتر هەر چەندە خۆشی بێ لە دینەکەی خۆشتری ناوێ لە مەبدەئەکەی خۆشتری ناوێ لە بەهشتی خۆشتر ناوێ لە ڕازیبوونی خۆی خۆشتر ناوێ بۆیە ئامادەیە ئەو وڵاتە بەجێ بێڵە و هیجرەتکە بۆ شوێنێکی ترکە ئەزانێ لەوێ ئەرزێکی تر هەیە کە خوای پرگا فەرمانی پێکردووە کە هەر ئەم زەویە نییە بۆ پەرستن بەڵکو زەوی تریش هەیە شوێنی تریش هەیە ئەتوە خوای لێ ئەپەرسرێ ئەوە یەک لەوانەکانی کۆچ یەکێکی تر لەوانەکانی کۆچ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم پێشەوە هاوڵانی بەڕێ کرد دوجار خۆی مایەوە لەگەڵ ئەبوبەکری سەدیق و هەموو ئەو ئەسبابانی گرتە بەر کەوا پێرمانەکە ئەبێ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بێ و کەسێک کە مشورخۆری مسلمانانەکە دەمڕاستی مسلمانانەکە ئەبێ لە پێشەوە بێ لە پێشەوە بێ بۆ لە هەموو کایەکانی ژیانە لە ئەخلاقە لە ڕەوشتە لە تەسحیە لە قوربانی لە هەموو شتەکان لە پێشەوە بێ وەکو چۆن ئامادە بوو ئاخر کەس خۆی بڕوا هاوڵانی بۆ شوێنێکی ئەمین نارد بەڵام خۆی کردە بەر تیخەکە بۆ یەوەیەکێکی تر لە وانانەیە کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هەر لە سەرەتای کۆچە فێرمانەکە سیقە و متمانەی خۆی لەدەست نادا بەرامبەر بە کافرەکان عەلی کوڕی ئەبی تاڵب بەجێ دێڵێ بۆ دانەوەی ئەمانەتەکان ئەمە ئەومان فێرەکە ناکرێ ئێمە دوژمنکاری و ڕق و قینەی خۆمان وامان لێ بکە ئەخلاقیاتی خۆمانە دەستدەین جاری وهەیە بەرامبەرەکانمان تووڕەمان ئەکەن تەشەنوجمان پێ ئەکەن ئەم تەشەنوجە نابێ واد لێ بکە مەبدەئە ئەسڵەکەی خۆت پێشێل بکەیت بەوەی کەوا ئەوان هەڕەشەی کوشتنی لێەکەن إذ يمكر بك الذين كفروا ليثبتوك أو يقتلوك أو يخرجوك والله ويمكرون ويمكر الله والله خير الماكرين هەر چەندە ئەوان هەڕەشەی دەرکردن و کوشتن و نەفیکردنی لێەکەن بەڵام ئەم ئامادەنی خیانەتیان بەرامبەر بکە ئەمە لەوانەکانی هیجرەت فێر ئەبین کەوا دەستگرتن بۆ مەبادیئانەوە یەکێکی تر لە وانانەی هیجرەت صحبەی صالح پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم تاکە کەسێکیش کە پێکای لە دوای خۆی بۆی بێتە جێنشینی ئەو ئەمانەتە گەورە هەڵگرێ ئەبوبەکری سەدیقە ئەبوبەکری سەدیق
خوای گەورەی لێ ڕازی بێ یەکێ بوو لە جێی متمانەی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئەو ئەمانەتە گەورەی هەڵگرت بوو بە ڕەفیقی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئێمەش پێویستە هەمیشە بیر بکەینەوە بۆ ئەم هەڵگرتنی ئەم ئەمانەتە گەورە هەڵگرتنی ئەم پەیامە کە لەسەر شانمانە و واجبە بیگەێنین پێویستە چواردەوری پتەومان هەبێ خەڵکی بەهێز لە دەورمان بن خەڵکی خاوەن ئیرادە لە دەورمان بن خەڵکێک کە جێگەی متمانێ لە دەورمان بن ئەکرێ ئێمە خەڵکێکی تر لە دوورە دەستر وەکو ئەوەی کەوا ڕێگەمان پێ نیشاندا وەکو خەڵکێکی تر کە لە سیرە و لە هیجرەتە هاتووە بۆ ئەوەی کەوا بمان گەێنێتە شوێنی بەبەست خەڵکێک بن مسلمانیش نەبن بەس سیقیان پێ بکرێ ومتمانیان پێ بکرێ بەڵام ناکرێ خەڵکی یەکەم و دەوروبەرەکانی خەڵکێک نەبن وەکو پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم ئامادەی فیداکاریان تێدا بێ بەڵێ خاڵێکی تر دەوری گەنجمان پێڵێ ئەوەی کە لێرە دەوری بینی کێ بوو عەلی کوڕی ئەبی تاڵیب بوو بەو گەنجێتی خۆی بەو لاوێتی خۆی توانیتی ئەو مەهامە گەورە بگرێتە ئەستۆ کە ئامادەی فیداکاری بوو چۆن هیجرەت هەمووی فیداکاریە وەک لە سەرەتا وتم ئەبوبەکر فیداکاری کرد علی فیداکاری کرد پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فیداکاری کرد ئەسما فیداکاری کرد ئەمانە هەمووی خۆیان لە کۆمەڵی قەزایی گەورە گەورەدا بۆیە یەک لەوانە گەنجە یەک لەوانە لەوانەکانی تر ئافرەت لەم هیجرەتە دەوری ئافرەت هەیە ئەسمای کچی ئەبوبەکر کە معاناتی زۆر بینی لەسەر ئەم هیجرەتە لەسەر ئەوەی کە نانی ئەبر بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم لیاندا ئازاریاندا بەیانیان ئێواران بەو ڕێەوە بوو ئەهات و ئەچوو بەو شاخە بەرزانەوە کە ئێستا ئەوەی بینی بێتی ئەزانێ زۆر سەختە بەڵام ئەو بەلایەوە زۆر ئاسان بوو چونکە ئینسان ئەگەر قەزەیەکی هەبوو کە ناکرێ مسلمان قەزەیەکی نەبێ ئێمەی مسلمان ئەبێ قەزەیەکمان هەبێ کە قەزەیەکی زۆر زۆر گەورەیە ئەبێ فیداکاری بۆ بکەین ئەبێ قوربانی بۆ بدەین بۆیە ئەوانە قەزەیەکیان هەبوو فیداکاریان بۆ کرد کەواتە لەم لەوانەکانی هیجرەت ئەگەر دوور تەماشای هیجرەت لە هەر مووقیفێکە کە پێغەمبەری خوا نواندوی صلی الله علیه وسلم ئێمە ئەتوانین هەڵوێستی لەسەر بکەین و کۆمەڵێ وانە و دەرسی زۆر زۆر گرنگی لێ دەربێنین لەوەی کە خوای پەروەردگار پاراستی ئەم پێغەمبەرە صلی الله علیه وسلم لە بینی ئەوەی کەوا پێغەمبەر صلی الله علیه وسلم تەواوی ئەخذی ئەسبابی کردەبوو کە پێمانەڵێ دینی ئێمە دینی تەخطیطە دینی پلانە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وەکو زانایانە فەرمون المؤمن یأخذ بالأسباب وكأن الأسباب كل شيء دەستی بە ئەسبابەوە گرتە وەکوی ئەسباب هەموو شتێک بێ بەڵام ويتوكل على الله وكأن الأسباب ليس بشيء بەڵام پشتیشی بەخوا بەستە بۆکوی ئەسباب هەربوونی نەبێ کەواتە لە بینی ئەخذی ئەسباب و لە بینی تەوەکولا هەردووکی گرێدا بوو بۆشە خوای پەروەردگار ئەی ڕوانی و تەماشای ئەکرد شایستەی ئەو بوو کە سەری بخا شایستەی ئەو بوو نوری پێ بەخشێ شایستەی ئەو بوو بیکا بە پێشەوا بیکا بە قودوە بۆیە ئەم پێغەمبەرە صلی الله علیه وسلم بە مانای تەواوەتی ئیسلامی لە خۆیان بەرجەستە کردبوو و هەواڵەکانیشی بە هەمان شێوە هیجرەت فێرمانەکە کەوا متمانی تەواومان بەخوای پەروەردگار هەبێ ئەوە تا ئەم پێغەمبەرە صلی الله علیه وسلم لە ئەشکەوتەکە کاتێک کە دێن کافرەکان دەوریان داوە کاتی ئەبوبەکر کە ظنی وایە و گومانی وایە کە کەشف بوون بەڵام لەوێ ئەوەندە متمانی بەخوای پەروەردگار هەیە ڕووە کاتە ئەبوبەکر وەڵە چیەڵی بەرامبەر بە دوو کەس کە خوای پەروەردگار سێمینیان بێ ئەو نەمتمانی بەخوای پەروەردگار هەیە بۆیە ئینسانی مسلمان ناکرێ بای مویەک بای مثقالە ذەڕەیەک گومانی بەرامبەر بە نەسری خوای پەروەردگار هەبێ بەس بەو مەرجەی وكان حقا علينا نصر المؤمنين بس بو مرجي أوش أسباب كان يكتب بر ويقيني بخواي فرقار هبه إلا خواي جورا سري أخا وجماني تاني خواي فرقار سري أخا طبعا دیارە هیجرەت لە مێژووی ئیسلاما خاڵێکی وەرسەرخانی زۆر گرنگە بەنسبەت مێژووی ئیسلامەوە ئەگە بێت و متابق لە سەدەمی ئیمامی عومەر ئەم تاریخە کراوە بە مێژووی ئیسلام پێشووتر هیچ ڕووداوێکی عەرەب هیچ مێژوویەکی نەبووە بە پێ ڕووداوەکان شتەکانیان نووسبوون کە حادیثەی فیل ڕوویداوە کە زانیوێنە پێغەمبەری خوا لە عامل فیلدا لەدایک بووە یعنی ئەمە بەڵگە بوو لەسەرەوەی کەەوە عەرەب خاوەنی مێژوو نەبوون ئەنجا پێشتریش مێژووی چی هەبووە مێژووی بڵێن ڕۆمەکان هەبووە بەڵام دیارە ئەو خاڵیان کرد بە خاڵێکی زۆر نکسی کە لەدایکبوونی پێغەمبەری خوا نەکراوە بە نقطەیەکی بەڵام لەبەر ئێمە پەیوەندی بە ئیسلام و پەیوەندی بە دروستکردنی دەوڵەتێکی مەدەنیە و بچکم پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم کە کاتێکە هاتووەتە مەدینە دەوڵەتێکی مەدەنی دروست کردو کە تا ئێستاکە مێژوو نەیتوانی ئەو دەوڵەتە مەدەنیە تا ئێستاکە وەکو پێویست دروست بکرێت لە عالەمەکە ئەو توانیوێتی ئەو دەوڵەتە نمونەیە زۆر گرنگە دروست بکات کە ئێستاکە لێکۆڵینەوەی لەسەرەکەن کە چۆن پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هاتووە و بۆچیش هاتووە بۆ مەدینە و خوای گەورەش بۆچی ئاراستی کردو بۆی کەوا بێ بۆ مەدینە لەبەرەوەی لە مەدینەیە مسلمانیتیا بۆ کافریتیا بۆ منافقیتیا بۆ نەسڕانیتیا بۆ جوولەکەیتیا بۆ
بووە بەڕاستی چۆن پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم چۆنی توانیوێتی تعامل بکە وەروەها یەکەم کاری پێغەمبەری خوا دەستوری دانا بۆ معلومات تا ئێستا کە خەڵک وازانێ مەکنەگارتە کە لە ساڵی 1215 یا پێوتی عهد العظیم لە مێژووی ئیمپراتۆریەتی بریتانیا بە کۆنترین دەستور لە قەڵەمیە دەمیان بڵێن کۆنترین بەڵگەنامە بەڵام خۆی کۆنترین بەڵگەنامە و بەڵگەنامەی مەدینەیە کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم چووە و بەڵگەنامەی چەند بە شێوەیەکی جوان و مرەتەب داناوە یعنی ئەگەر بێت و لێکۆڵینەوەی لەسەر بێت لەوانەیە بڵێن چەندەها دکتۆرا و ماستەری لەسەر ئەو خاڵانی کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم چۆتە ئەوێ ئەو دەوڵەتە مەدەنی دروست کە چۆن تەعامل لەگەڵ جوولەکەی بکات چۆن تعامل لەگەڵ دەوروبەرە لەگەڵ ئەو کۆمەڵە منافقی کە 300 منافق و 72 منافق لە ناوچەی پێغەمبەری خوا بوو پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم زۆر بە شێوەیەکی جوان بە شێوەیەکی بڕێن ناز کاتە تەنات بڕێن ڕەچاوی لایەنە کۆمەڵایەتێکی کردووە لایەنی عەشرەت بۆ پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم هاتۆتە مەدینە لەبەرەوەی بەنو قەحتان و بەنو عەدنان هەتویان لێوێن بۆچی پێغەمبەری خوا چۆت ماڵی ئەبوو ئەیوبی ئەنساری لەبەرەوەی ئەیوبی ئەنساری لە دەرەجەی قەرابەیە لە پێغەمبەری خوا نزیک پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم توانیوێتی ئەو ئاستە کۆمەڵایەتی و لایەنی عەشرەتگەری هەمووی بخوازێتەوە بۆ ئیسلام بۆی کەوا مسلمانان ئیسپاتی لێ بکەن بەڕاستی ئەمە خاڵێکی زۆر گرنگە بەنسبەت هاتنی پێغەمبەری خوا بۆ مەدینە تەمان دیارە خۆی دروستکردنی دەوڵەتی کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم پێش ئەوەی بێ بۆ مەدینە چی کردووە سێکە بەیعەی عەقەبەی یەکەم و بەیعەی عەقەبەی دووەمی ڕوویداوە بۆچی پێغەمبەری خوا دەرسی وەرگرت لە تائیف مباشرەتەن نەڕوا بۆ شوێنێکە نەوە وەکو ئەو کارەساتی بەسەرابێ لێ و خوای گەورە ئەوەی کردووە بۆ ئەوی کەوا وعد و بەڕێنیان لێ وەرگرت سێکی یەکەم ژمارە یەکەم کەم بوو بەڵام ژمارەی دووەم زۆر بوو وای لێ هاتوو پێشەوەی کە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم بچێتە مەدینە ماڵ نەبوو مسلمانی تیا نەکەوێت بۆچی لەبەرەوەی خەڵک ئەگەر ژێرخانی جمهوری نەبێ ژێرخانێکی جەماوەری نەبێ ناتوانێت دەوڵەت دروستکات بەڕاستی دروستکردنی دەوڵەت پەیوەندی بەلایەنی پەروەردەیەوەیە پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم جگەرەوەی کەوا 13 ساڵ خەڵکی پەروەردە کردووە لە مەکەیە لە ڕووی عەقایدیەوە لەبەرەوەی بۆیە سەیدنا عایشە ئەڵێ ئەگەر بێت و خەڵکی ئاوا پەروەردە نەکردا بایە لە مەکەیە خەڵک ئامادە نەبوو شەرعی خوای گەورە تەطبیق بکات لە مەدینە بینوتانە بۆ دروستکردنی دەوڵەت ئەبێ پێویستیمان بە پەروەردەکردنە بۆیە ئەبینە ئەو سەحابە بەڕێزانە ڕەزا و ڕەحمەتی خوایان لێبێت لە دوای وەفاتکردنی پێغەمبەری کە درێژترینشان ئەناس بووە یەکیشیان لەمانە ئیشیشیان نەکردو کە پێچەوانی سونەتی پێغەمبەری خوا بێ ئەمە بەڵگەی لەسەرەوەی کەوا لایەنە پەروەردەی بۆ دروستکردنی دەوڵەت ئەمە بەڕاستی نقطەیەکی زۆر گرنگ بووە پێغەمبەری خوا لە دوای ئەو توانیوێتی خۆ فەتحی مەکەش بکات بەڵام پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم گەڕاوەتەوە بۆ مەدینە تەماشاکە میدەن بوو لەبەرەوەی ئەساس و بنەمای دروستکردنی بڕێن ئیسلام لە دروستکردنی کیانەوە دەست پێ کات ئەگەر ناتوە خاوەنی کیانێک نەبی خاوەنی دەوڵەتێک نەبی ئەو کاتە ناتوانانی ئاینی ئیسلام بە شێوەیەکی جوان بڵاو کرێتەوە کە ئەمەش بەڕاستی نقطەیەکی وەرچەرخانی زۆر گرنگە لە مێژووی ئیسلامەوە لە مێژووی مرۆڤایەتیشە لەبەرەوەی خەڵکی هەموو من خۆم لێکۆڵینەوەکەم لەسەر ئەوە کردووە کە چۆن ئەوروپیەکان بڵێن دراسی ژیانی پێغەمبەری خوایان کردووە هەنی ئەوانەی کە دراسی ژیانیان کردووە هەندێکی هەموو مسلمان بوو لە دوای کەوا لێکۆڵینەوەیان کردووە بەڵکو بوو لەسەرەوەی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم زۆر سیقی لەسەر خۆی بوو هەی تەماشاکەم بینیوتانە ئەمە بەڵگە بووە هاتووە لە مەدینە ئاوا تەعاملی لەگەڵ ئەو کۆمەڵە خەڵکیان کردووە وەتوانێتی سەرکەوتوش بێ لە معاملەکە وەتوانێتی دەوڵەتیش دروست بکات هەتاکو پێغەمبەری خوا لە شاری مەکە بوو کاری ئیسلامی هەم بەنهێنی بوو هەموو پێش نەکەوتە بوو بەڵام کاتێک کە کۆچ ئەکەن وەکو باسمان کرد کاری ئیسلامی 100% سەرکەوتوو بووە 100% سەرکەوتوو بووە لەوێوە جارێکی دیکە وتمان کاری ئیسلامی بانگەوازی ئیسلامی فەتحی نەوەکو لە پێشا دڵەکان یعنی بەشێک لە موسڵمانان لە شاری مەکە فەتحی دڵەکانیان کراوە دوایی ئەچن بۆ چی ئەچن بۆ شاری مەدینە ئیتر لەوێ چیەکەن لەوێ جایەکی دیکە فەتحی دڵی ئینسانەکان فەتحی ماڵەکان فەتحی شارەکان فەتحی سەرمایە بڵێن سەرمایەدار و خەڵکە بەدەسەڵاتەکانەکەن یعنی حەتاکو نەچوونە مەدینە تام و شێژی ئیسلامی نازانی کاتێک کە هاوڕان ئەچنە ئەوێ بێتاقەت بوون چونکە ژینەکەی جیاوازە هەواکەی جیاوازە دوو خەڵکی جیاوازە دوو تەبیعەتی جیاواز تقریبا دوو ڕەنگ و ڕووسایی جیاواز پێغەمبەری خوا دوعاکە اللهم حبب إلينا المدينة كحبنا مكة خوايا مدينة ما لا خوشويسكا وەکو چۆن مەکە لە لا خۆشەویست کردێ ئیتر ئەفەرمێ هەواڵ کاتێک بێتاقەت بوون ناڕەحەت بوون تۆزێک نەخۆش بوون وردە وردە ئەفەرمێ ئالوودە بوون چونکە یەکێ لە هاوڕان ئەفەرمێ ئەو ڕۆژێک کە پێغەمبەری خوا هاتە ناو شاری مەکەوە ئەفەرمێ بە نەظەری ئێمە هەموو دڵ و دەرومان ڕووناک بووە ئەو ڕۆژەش کە وەفاتی کرد ئەفەرمێ هەومان بێتاقەت بوون لامان تاریک بوو دنیا کەواتە وەچەرخانێکی زۆر مێژوویە لە چی لە بانگەوازی ئیسلامی
کاتێک کە هاوڵان ئەچنە شاری مەدینەوە. خاڵێکی زۆر گرنگیش ئەوەیە ئێمە کاتێک کە نوێژەکەین لە مزگەوت تا 1:27 و 1:25 جا بەڵام دەفەرمێ بە هاتنی ئیسلام بۆ شاری مەدینە خوای پەروەردگار کارێکی وای کردو بەسەر ئەو شارەدا، ئەو شوێنی وا پیرۆز کردو چکە پێغەمبەری خوا تایە ئەو ساڵانتیا ژیاوە نوێژ ئەوێ بە 1000 نوێژ. ئێستا ئەو کەسی ئەچێ بۆ عومرە، ئەو کەسی ئەچێ بۆ حەج تا مزگەوت بۆی کەوا بەس یەک جار بچێتە ناو ئەو شارەوە و یەک نوێژێک لە مزگەوتی پێغەمبەری خوا بکە عەلەیهی سەلات وەسەلام. کەواتە ئەمیش زۆر گرینگە کە ئینسان نوێژێک لەو شارە بە 1000 نوێژ بێت. بۆ شار زۆرە، مزگەوت زۆرە، بەڵام دەبینین لەو شارەدا خوای پەروەردگار ئەدوو پاداشتی 1000 نوێژی بۆ هەیە. هەتا لە مەدینە بوو تەقریبەن کاری بانگ ئیسلامی ڕاوەستا بوو لە مەکەیە، بەڵام کە چۆ مەدینە کاری ئیسلامی بانگەواز بوو بۆ چونکە هەتاکو لە مەکەیە بوو خەڵکی ئەترسا. یعنی کاتێک هاوڵان کە ئەڕۆشتن جیاکردنەوە و لە نێوان دایک و منداڵە، باوک و منداڵە، پیا و ئافرەت ئەکرا، بەڵام ئەتر لەوێ خەڵکی چۆن بە ئازادی لە دایک بوو ئەوە بەخۆی بە ئازادی ژیا و بە ئازادی لەوە جارێکی دیکە یەکێک ئەچوو بۆ شام و یەکێک ئەچوو بۆ عێراق و ئیتر هەیەکی ئەچوو بۆ وڵاتێک خەریکی هەیەکی کاری ئەمیرایەتیەکە، یعنی کارباری موسڵمانیەت بەدەڕێ و یەکێک ئەچوو بۆ دەرز و دەور و ئیتر ئەمە هەرێک لێوە وردە ودا بانگەوازی ئیسلامی بڵاو بووە. وڵا بە تاکید هەمومان باش ئەزانین کە پێش هیجرەت پێغەمبەری خوا عەلەیهی سەلات وەسەلام ئەوەتە ئەو شەوەی کەوا هیجرەت ئەکا بۆ مەدینە خوای پەروەردگار ئاگاداری ئەکاتەوە فەرمی ئەگە دەرنەچی ئەتکوژن. یعنی ئەو پەڕی بێدەسەڵاتی ئیسلام و ئومەتی ئیسلامیە کە تەنانەت پێغەمبەری خوا عەلەیهی سەلات وەسەلام حیمایەکی نەبووە لە چواردەوری ماڵەکەی خۆی کە بیپارێزێ لە کوشتن. خوای پەروەردگار ئاگاداری کردەوە فەرمی ئەم شەو دەرنەچی ئەتکوژن و فیعلەن چواردەوری ماڵەکەیان گرتە بوو و بەیانی چاوەڕێ ئەوە بوون لە خەو هەڵسێ و لە بنجەیەکەی بێتە دەرەوە لە هەموو هۆزێکی قوڕیش گەنجێکیان هەڵبژاردە بوو بە هەمویان هێرشکەنە سەری و بیکوژن بۆ ئەوەی خوێنەکە لەناو هەمویانە بڵاو بێتەوە. بەنی هاشم نەتوانن یەقەی هیچ هۆزێک بگرن بە تاقی تەنها. پێغەمبەر عەلەیهی سەلات وەسەلام ئەوە بێدەسەڵات بوو، بەڵام کاتێ هیجرەتی کرد بۆ مەدینە هەر ئەو ڕۆژە ئیعلانی دەوڵەتی ئیسلامی کرد. هەر ئەو ڕۆژە بوو بە سەروەری مەدینە لە کاتێکا جوولەکەکان ساڵەهای ساڵ بوون لە دەوروبەری مەدینە بوون، بەڵام هەر ئەو ڕۆژەی پێغەمبەر صلی الله علیه و گەیشتە ئەوێ دەسەڵاتی ئەم لە دەسەڵاتی جوولەکە زیاتر بوو، چونکە ئەم قەراری بۆ ئەوان دەرکرد، ئەوان قەراریان بۆ ئەم دەرنەکرد. ئەم 13 خاڵی نووسی وەکو بەندی ئیتیفاقیەت کە یەکێ لەوانە پێغەمبەر صلی الله علیه و سەلەم فەرمووی جوولەکەکانیش ئومەتێکن وەکو ئێمە، ئەو مافەی ئێمە هەمانە ئەوانیش هەیانە، ئەو حەقی لەسەر ئێمە لەسەر ئەوانیشە. و بە ڕۆیشتنی پێغەمبەر عەلەیهی سەلات وەسەلام لە مەکەوە بۆ مەدینە تحولێکی گەورە دروست بوو بۆ ئیسلام و بۆ عالەمی ئیسلامی کە فعلەن لەو ڕۆژەوە ئیسلام بوو بە خاوەنی دەوڵەت و کیانی خۆی. ئیتر حتاوەکو ئەم ڕۆژ ئەو دەوڵەت و کیانە ناوبەناو ئەگەر کزیش بوو بێجار بەجار، بەڵام لە شوێنێکە لە خاچێکە لە بقعەیەکی زەویە وجودی ماوە و مسلمانان کە ئیمڕۆ ملیارێک و 500 ملیۆن مسلمان لەسەر زەویە هەیە، باوەڕت بێ بەرهەمی ئەو ڕۆژەی هیجرەتە. چونکە ئەگەر پێغەمبەری خوا عەلەیهی سەلات وەسەلام هیجرەتی نەکردایە بە تاکید ئەو شەو خوای پەروەردگار ئاگاداری کردووە ئەتکوژن، و ئەگەر پێغەمبەریان بکوشتایە عەلەیهی سەلات وەسەلام ئەوان لە پێغەمبەر نەوەسانایە بیان کوشتایە سڵیان نەکردایەتەوە، وەڵڵاهی بە تاکید ئەبوو بەکر و عوسمان و عومەر و بەخوا ئەوانی تریشان هەمووی شەهیدە کرد و ئیتر ئیسلام لەو شوێنێ ئەتاوایە و کۆتایی هات. ئیسلام ئەتوانێت لەگەڵ هەموو کەسێکا تەعامل کە، بەڵام بەمەرجێ دین وەک خۆی تەطبیق کە، قورئان و سیرەی پێغەمبەر صلی الله علیه و سەلەم بۆ خۆی تەطبیق کە. بەس ئەوەی کە ئەڵێ فعلەن ئیسلام ناتوانێت ئیسلامی ناتوانێت لەگەڵ خەڵکاتە تەعامل کە، خەڵکانێکن بە ناوی ئیسلامێوە بەڵام وەکو خەواریج بوون. خەواریجیش لە زمانی پێغەمبەر عەلەیهی سەلام خۆیان بە مسلمان ئەزانی، بەڵام ناتوانین تەعامل لەگەڵ مسلمانیشا بکەن، چ جای لەگەڵ خەڵکی ترە. ئەجینا دەوڵەتی ئیسلامی هەتاوەکو خلافەتی ئیسلامی بەسەردەمی خلافەتی ڕاشیدین، پاشان ئەمەویەکان، ئەمجار عەباسیەکان، ئەمجار عوسمانیەکان، بە ئەم چوار قۆناغەی دەوڵەتی خلافەتی ئیسلامی هەتاوەکو 1422 هاتووە. 1422 1922 تا 1922 هاتووە، تێگەی کە ئەکا 1000 و نزیکەی 300 ساڵ 1300 ساڵ دەوڵەتی ئیسلامی تەعاملی لەگەڵ خەڵکا کرد با کەسێک بتوانێت ڕەخنە لە ئەو چوار قۆناغەی خلافەتی ئیسلامی بگرێ بڵێ ناتوانێت لەگەڵ خەڵکا تەعامل کەن. لە ماوەی ئەم 1300 ساڵەیە لە ناو هەموو وڵاتێکی ئیسلامیە کەنیسەی تیا بووە،
کەنیسێک نەڕوخێنراوە توانە بڕای عیبادەتی خۆت کە مەسیحی هەبووە جوولەکە هەبووە تەعامل لەگەڵ هەموو خەڵکی ئاکراوە. دوایەوەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بڕیاری دا کەوا مسلمانان بپارێزێ بۆی بیان باتە شوێنێکی ئەمین شوێنێکەوە دڵنیا بێ لێیان کە ئەمانە ئیتر کافران ناتوانن زیانیان پێ بگەێنن وەیە بۆ کافران و بۆ سەر زەوی هەموو ئیثبات کرد کە پێغەمبەر و هاوڵانی صلی الله عليه وسلم خۆش لە هاوڵان ڕازی بێ توانای قوربانیدانیان هەیە ئەمانە کۆمەڵێکن هەموو شتێکیان لا ئاسانە لە پێناو مەبدەئەکەیانە بۆ یە کاتێک کە چوونە مەدینە لەوێ گومانی شیتیانێ خەڵکی مەدینەش پێشوازیان لێکردن خەڵکی مەدینەش پێشوازیان لێکردن و ئەنسارەکان هیچیان کەمتر نەبوو لە مهاجرینەکان لە فەزڵ و لە گەورەی و لە ئەو پێشوازێک گەورەی کە لە مسلمانانیان کرد بۆیە دوای ئەوە مسلمانان بوون بە خاوەن چیان بوون بە خاوەن هەیبەت و سام و کۆمەڵێک دەستکەوتی زۆر گەوریان بەدەستێنا لەوێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ممارەسەی حکمی کرد ممارەسەی حکمڕانی کرد ئەگەر تەماشای قورئان بکەین ئاەتەکانی مەدینە زۆر جیاوازن لە ئاەتەکانی مەکە ئاەتەکانی مەکە هەموو باز لەواکەن سەبر بگرن ئارام بگرن ئاگاتان لە خۆتان بێ زوڵمی زاڵمان ستەمی ستەمکاران نەتان خلیسکێنێ بەڵام لە مەدینە بە شێوەیەکی تر لە مەدینە باسی ئەوواکە ئاگاتان لێبێ دەسەڵات نەتان خلیسکێنێ ئاگاتان لێبێ نیفاق کارتان تێنەکە ئاگاتان لێبێ ئەو دەستکەوتانی هەیە لە دەستان نەچێ بە حکمی ئەوەی کەوا ئیسا دەسەڵاتتان نەدەستایە لەوێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم زۆرتر گرنگی ئەدا بە برایەتی چونکە کە تەڕەکومی کادیر و تەڕەکومی ئەو خەڵکە بەتوانایە بوو لە هەمان کاتیشا بە دوای کارە ئەگەڕان بە دوای بژێوی ژیانە ئەگەڕان بەڵام لەگەڵەوەشا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەمیشە هەوڵی ئەوەیەدا هاوڵان کەمتر سەرقاڵ بن بە دنیاوە بەڵکو سەرقاڵ بن بە کارە ئەسڵێکی خۆیانەوە بۆیە هانی ئەوەیەدان کە لە ئێستا پابەندیتان بە بنەما نەگۆڕەکانی ئیسلام و ئیستیقامەتان و دەعوەتان و بانگەوازتان لەسەر ئەم شێوازە هیچی کەمتر نییە لەو شێوازەی کەوە لە مەکە کردوتانە بۆیە زۆر جیاوازە ئێمە زۆر جار لە ناڕەحەتیەکان بەرگە ئەگرین مامۆستاژیان باوەڕتان بێ زۆر برامان هەیە بەرگەی ئەوەی گرتووە لە سزن نابێ بەرگەی ئەوەی گرتووە لی بدرێ بەرگەی ئەوەی گرتووە پاری پێ نەبێ بەرگەی ئەوەی گرتووە کەوا دەربەدەر بکرێ بەرگەی ئەمەی گرتووە بەڵام تەماشاکەی بەرگەی ئیغڕائی نەگرتووە بەرگەی ئەوەی نەگرتووە کاتێک کە پۆستێکی پێدراوە یەکسەر تەکەبوری بۆ دروست بووە فیزی بۆ دروست بووە لە خۆی دەرچووە لە حەجمی خۆی زیاتر مامەڵی کردووە ئەمەیە لێرەم ئەم شێوازە پەروەردەیی مەدینە بەم شێوازەیە بەم ئاراستەیە ئەی باخوای پێڕودگارەوە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بەو شێوازە مسلمانان پەروەردەکە ئاگاتان لێوێ دەسەڵات زۆریتان ئێستا کە گەورە بوون و حکومەتان هەیە وڵاتان هەیە و دەوڵەتان هەیە و هێزێکی زۆرتان هەیە واتان لێ نەکات لە خۆتان بایی بن بۆیە بەم ئاراستەیە کە لە مەدینە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کاری لەسەر کات